ئەمڕۆ بۆ سێم ڕۆژ لە سلێمانی خوێندکارانی زانکۆ و پەیمانگەکان بە مەبەستی پێدانی دەرماڵەی مانگانە و باشکردنی خزمەتگوزاریەکانی بەشەناوخۆیەکان خۆپیشاندانیان دەست پێکردەوە و سەرەتا لە بەردەم بینایی زانکۆ و پەیمانگاکان و دواتر خۆپیشاندەران ڕۆشتن بەرەو تلاری پارێزگای سلێمانی و لە کۆتاییشدا بۆ بەردەم مەڵبەندی ڕێخستنی یەکی سلێمانی. پاش ئەوەی دوێنێ ژمارەیەک لە کەسایەتی و هێزە سیاسیەکان پشتیوانیان بۆ خۆپیشاندەران ڕاگەیاند، ئەمڕۆ خۆپیشاندەران ڕایانگەیاند داوا لە کەسایەتی و هێزە سیاسیەکان دەکەین کە خۆیان نەکەن بە خاوەنی خۆپیشاندانەکان و هەموو جۆرە پشتگیریەکی سیاسیەکانیان ڕەت کردەوە. ئەمڕۆ جیاواز لە دوو ڕۆژی ڕابردوو لە پارێزگاکانی هەولێر و هەڵەبجە و لە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینیش خۆپیشاندانی خوێندکاران بە شێوەیەکی بەرفراوان دەستی پێکرد. لە سلێمانی ژمارەیەکی زۆر لە شەقامەکان بەهۆی گردبوونەوە و خۆپیشاندانی خوێندکارانەوە بربەست کراون و ئاستەنگی هاتوچۆ دروست بوو. خۆپیشاندانی خوێندکارانی سلێمانی دوای ئەوەی هەوڵیاندا بەرەو بەردەرکی سەرای شاری سلێمانی بڕۆن لەسەر پردی خەسرە و خاڵ لە شەقامی سالم لە نزیک مەڵبەندی یەکی سلێمانی یەکێتی گرژی دروست بوو. هێزە ئەمنیەکان گازی فرمێسک ڕێژیان بۆ بڵاو پێکردنی خۆپیشاندەران بەکارهێنا، بەهۆیەوە ژمارەیەک خوێندکار بریندار بوون و گوازرانەوە بۆ نەخۆشخانە. پاشان لە بەشی پێشەوەی بینای مەڵبەندی سلێمانی یەکێتی ئاگرکەوتەوە و میدیای یەکێتیش خوێندکارانی خۆپیشاندەری تۆمەتبار کرد و خوێندکارانی ڕەتی دەکەنەوە کارێکی لەو شێوەیەیان کردبێت. بە جۆری زانیاریەکانی شارپرێس پێش نیو کاتژمێر بەر لە بەرزبوونەوەی دووکاڵەکە ئەو هێزەی بۆ پاراستنی بارگاکەی یەکێتی لەوێ بوون ڕۆشتون. هەر ئەمڕۆ 48 ئەندامی پەرلەمانی کوردستان داوای ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمانیان بە ئامادەبوونی وەزیرە پەیوەندیدارەکان کرد سەبارەت بە گەڕانەوەی دەرماڵەی خوێندکاران. بەڵام ئەو داواکاریە لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان نەخرایە بەرنامەی کارەوە. لە کاتێکدا ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمان بەڕێوەچوو، بەڵام پەرلەمانتاران ڕخنەیان لە دەستەی سەرۆکایەتی هەبوو بەوەی داواکاریەکەیان نەخراوەتە بەرنامەی کاری پەرلەمانەوە و چەند پەرلەمانتارێکیش هۆڵی کۆبوونەوەکەیان جێهێشت و چوونە ناو خۆپیشاندەرانەوە. بڕیار وایە سبەی چوارشەمەش ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبێتەوە. شارپرێس زانیوێتی کۆبوونەوەکەی سبەینێت تایبەت نییە بە کێشەی خوێندکاران، بەڵام تەنها دەرفەت بە وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەدرێت ڕوونکردنەوەیەک لەسەر دۆخەکە بدات. بەپێی ڕاگەاندراوی سەرۆکاتی زانکۆی سلێمانیش لەبەر پاراستنی گیانی خوێندکاران و لەسەر داواکاری بەشێک لە کەسوکاری خوێندکاران بڕیاردرا بە وەستاندنی خوێندن بۆ ماوەی 2 ڕۆژ لەسەر جەم کۆلیژەکانی زانکۆی سلێمانی و گەڕاندنەوەی خوێندکارانی بەشەناوخۆیەکان.